بزوتنەوەی گۆڕان لەبارەی کشانەوەی لە حکوومەت هاتە دەنگ. فەرمانگەی دادنووسی هەولێر مامەڵەی هەندێک لە هاوڵاتیانی ڕاگەت. ژمارەیەک ئەفسەر و کارمەندی هێزە ئەمنیەکان لەسەر ڕووداوەکەی بابل دەستگیر کران. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ڕێخەری ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان ڕوونکردنەوەکی بەپەلە بڵاو دەکاتەوە و باسی کشانەوە لە حکوومەت و حکوومەتە خۆجیەکان دەکات و ڕای دەگەێنێت هەر کاتێک بڕیاری کشانەوە لە حکوومەت درا ئەوە تیمەکانمان پێوەی پابەندەبن. ڕێخەری ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان لە ڕوونکردنەوەکدا نووسیوێتی لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دەرکەوتنی ئەنجامە سەرەتاییەکان لە بەشێک لە کۆڕ و کۆبوونەوە حیزبی و جەماوەریەکاندا و بەتایبەت لە سۆشیال میدیا و ناوەندە میدیایەکاندا قسە و باسێکی زۆر لەسەر هۆکار و ئەنجامە چاوەڕوانکراوە و چاوەڕوان نەکراوەکان کراوە. لەم چوارچێوەیەشدا مەبەست و بێمەبەست ڕووی قسە و ڕەخنەکان لە سەکردایەتی بزوتنەوەکە خانە و جباتەکان و تیمەکانی حکوومەتە. ئاماژی بۆش کردووە بێگومان چەندین هۆکاری بابەتی و خودی لە پشت ئەم ئەنجامە خراپەوە بوون سەبارەت بە ئەندامانی خانەی ڕاپەڕاندن و جباتەکان وەک ئاشکرایە هەرزوو ئەندامانی خانە و ڕێخەری گشتی بزوتنەوەکە دەستیان لە کارکێشایەوە. ئێستا بزوتنەوەی گۆڕان لە هەوڵی دیاریکردن و هەڵبژاردننی دەستەیەکی کاتیدایە بۆ سەرکردایەتیکردنی بزوتنەوەکە. لە کۆتاییدا ڕێخەری ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان دەڵێت سەبارەت بە تیمەکانمان لە حکوومەتی هەرێم و حکوومەتە خۆجیەکان جەخت لەوە دەکەینەوە تا ئەو کاتەی بزوتنەوەی گۆڕان دەگاتە دوا بەڕیاری سیاسی بۆ مانەوە لە حکوومەتدا یان کشانەوە هاوڕێیانمان لە حکوومەتدا نوێنەرایەتی گۆڕان دەکەن و ئەرکی فەرمی بەڕێوە دەبن. سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانی کوردستان ئاشکرا دەکات زیاتر لە 1100 شوقە بۆ کرێنشینان لە سنووری پارێزگای هەولێر دروست دەکرێت. ماڵپەڕی فەرمی پارتی لە زاری گۆران ئەوێنە سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانی کوردستانەوە بڵاوی کردەوە ئەم ساڵ ژمارەیەک شوقەی نیشتەجێبوون لە سنووری پارێزگای هەولێر بەسەر کرێنشینان و فەرمانبەراندا دابەش دەکرێت کە لە زیاتر 1100 شوقە دەبێت. سەرۆکی کۆمەڵەکە ئاماژەی بەوەشداوە ئەو شوقانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دروستکراون و بە پێی خاڵ و لە ڕێگەی تیرۆپشکەوە دابەش دەکرێت کە لە سنووری هەردە قەزاکەی پارێزگای هەولێر دروستکراون. ئەوێنەی ئاماژەی با بڕیارێکی مەسرور بەرزانەی سەرۆکی حکوومەتی هەرێم کردووە بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکانی هەژار و کەم دەرامەت و دەڵێت سەرۆکی حکوومەت بڕیاری داوە ژمارەی یەکەی نیشتەجێبوون دروست بکرێن بۆ چینی هەژار و کەم دەرامەت بەبێ پێشەکی و بە نرخێکی هەرزان بە شێوەی قیستی درێژخایەن دابەش دەکرێن. پێشتریش مەحموود ئیسماعیل لێپرسراوی لقی هەولێری کۆمەڵەی داکۆکیکردن لە مافی کرێنشینان لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی شرۆڤەی شارپرێزدا ڕایگەاند لە هەرێمی کوردستان نزیکەی 250,000 کرێچی بوونی هەیە لە بەرامبەریشدا 680,000 مۆڵک کراوە بە ناوی عەرەبەوە و بە هەزاران کەسی دەرەوەی هەرێمیش لە ناوخۆی هەرێمدا زەوی و مڵکیان بەناوەوە کراوە. دوای نووسراوەکەی وەزیری دادی حکوومەتی هەرێم و هۆشداری لەبارەی وەرنەگرتنی ڤاکسین لەلایەن فەرمانبەر و هاوڵاتیانەوە ئەمڕۆ فەرمانگەی دادنووسی هەولێر بڕیارەکەی خستە بواری جێبەجێکردنەوە و هەر هاوڵاتیەک ڤاکسینی وەرنەگرت بێت مامەڵەکەی ڕاگەن. ڕۆژی 15/12/2021 فرسەد ئەحمەد وەزیری دادی حکوومەتی هەرێم نووسراوێکی ئاڕاستەی سەرجەم وەزارەت و دامەزراوە فەرمیەکان و هاوڵاتیانی دانیشتووی هەرێمی کوردستان کرد و ڕایگەاند هەر فەرمانبەرێک لە هەر پلە و پۆستێکدا بێت ئەگەر تاوەکو 1/1/2022 ڤاکسین وەرنەگرێت ناتوانێت پابند بێت بە دەوامی فەرمیەوە. هاوکات بۆ هاوڵاتیانیش بە هەمان شێوە هیچ هاوڵاتیەک ناتوانێت سەردانی فەرمانکان بکات بە مەبەستی ڕایکردنی مامەڵەکانیان بەبێ وەرگرتنی ڤاکسین. لە دوای ئەو بڕیارە و ئەمڕۆ کە لە دوای پشۆکانی سەری ساڵی زاینی یەکەم ڕۆژی داوامی فەرمی بوو لە هەرێمی کوردستاندا فەرمانگەی دادنووسی هەولێر کە سەر بە وەزارەتی دادی حکوومەتی هەرێمە بڕیاریدا مامەڵەی ئەو هاوڵاتیانە ڕابگرێت کە ڤاکسینی کۆرۆنایان وەرنەگرتووە. لە ڕێگەی نووسراوێکیشەوە هۆشداری داوە لە ئێستا بەدواوە هیچ هاوڵاتیەک ناتوانێت سەردانی فەرمانکان بکات بە مەبەستی ڕایکردنی مامەڵەکانیان بەبێ وەرگرتنی ڤاکسین و لە کاتی جێبەجێنەکردنی ئەو گشتاندنەش سەرۆک و بەرپرسی فەرمانگەکە ڕوبەڕووی لێپێچینەوە دەبنەوە. سەرچاوێکی ئەمنی لە لێدوانێکی ڕۆژنامەییدا ئاماژەی بەوە داوە کە لە کۆڵینەوەکان ناڕووداوەکەی ناوچەی ڕەشایید بەردەوامە کە بەهۆیەوە 20 کەسی یەک خێزان کوژراون. باوتەی سەرچاوەکە لە میانی لە کۆڵینەوەکاندا تا ئێستا ژمارەیەک ئەفسەر و کارمەندی ئەمنی دەستگیر کراون. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لە هەوڵێکی هێزە ئەمنیەکان بۆ دەستگیرکردنی دوو تۆمەتبار
کە بەپێی مادەی 4 تیرۆر داواکرابوون لە ماڵێکدا لە ناوچەی ڕەشایید باکووری پەرستگای بابل خاوەن ماڵەکە تەقەی لە هێزە ئەمنیەکان کرد. دواتر هێزە ئەمنیەکان گەماڕۆی ماڵەکەیاندا و شەڕ و پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکان و داواکراوەکاندا ڕوویدا. لە ئاکامدا 20 کەس کە سەر بە یەک خێزان بوون کوژران کە لە نێویاندا 6 منداڵ هەیە. لەسەر فەرمانی مستەفا کازمی سەرۆکۆزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیش دەستگای ئاسایشی نیشتیمانی بە هەمانگی لەگەڵ دادگای تێهەڵچوونەوەی پارێزگای بابل لێکۆڵینەوەی لەبارەی ڕووداوەکەی ناوچەی ڕەشایید دەست پێ کردووە. پێشتریش بە بڕیاری وەزیری ناوخۆی عێراق بەڕێوەبەری پۆلیسی بابل لە پۆستەکەی دوورخرایەوە. لە شەرپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا. شاد و بەختەوەر بن.